برس عميد إحسان قيسون شهرزاي سربازي سياسي نهال استوديو ميفاني منه الله بالخير عميد الله بالخير. البته أفا يازده جاره هيرشا كورمورتي تكرن جبلي هيرشين سر جيرخاني وزي هيرما كردستاني لجنف دي في لجنة نبيكينان هكر جوالية سربازيان بحث بكين قالوا ما أف برسه وصاب زحمة إيراغنا شدسني شام كد بان كسان آن نفيد أشكرا بكت أول شيء تحية لك. شكرا پێش هەموو شتێک سڵاو لە ئێوە لە کادرەکانتان لە بینەرە بەڕێزەکان. الموضوع معقد. بابەتەکە ئاڵۆزە کاتم پێ بدە بۆ تشی دەکەمەوە. من سنة 2000 لە 2005ەوە یەکێک لە وڵاتانی ناوچەکە شانەیەکی شێرپەنجەی لە سیستەمی سیاسی بەغدا چاند ئەو شانە شێرپەنجەیە بووەتە گرەیەکی شێرپەنجەیی گەورە و بووەتە سەرچاوەی شەڕانگێزی عێراق. کاتێک وزە بە ئامانچ دەگیرێت لە هەرێمی کوردستان شتێک هەیە پێی دەگوترێ هەڵەی استراتیژی. هەڵەی استراتیژی دەبێتە هاندەر بۆ خاوەنەکەی چەند زیانێکی پێ بگات، بەڵام شتێکی دیکە هەیە پێی دەگوترێ گێلی استراتیژی. ئەم گروپە چەکدارە کەوتووەتە ئەو نەزانیە کاتێک وزەی هەرێمی کوردستان بە ئامانج دەگرێت. کاتێکە وزەی بە ئامانج دەگرێت ئاسایشی وزەی ناوچەکە و نێودەوڵەتی بە ئامانج دەگرێت. هەموو گروپێکی چەکدار بەڕێزم سەر بە پارتێکی سیاسیە و پارتە سیاسیەکە لە زۆرینەی کاتەکان سەر بە وڵاتێکی ناوچەکەیە، چونکە میلیشیایی هەیە. ئەگەر میلیشیایی نەبێت سەر بە دەوڵەت دەبێت. بەڵام ئەوەی کە ئەو هێرشەی ئەنجام داوە زۆر ڕون و ئاشکرایە گروپێکی چەکدارە سەر بە لایەنێکی سیاسیە و لایەنە سیاسیەش سەر بە دەوڵەتێکی ناوچەکەیە. ئامانجەکە لەوە چەندین شیکەرەوە و شرۆڤەکار دەڵێن ئەمە هەیە سوود لەو هێرشکردنە دەبینێت، هێرشەکەی سەر کۆرمۆریان ئایا هۆکارەکە ئابوووریە. بە بڕوای من هۆکارەکە ئابوووریە بەڵێ، و هەروەها پەیامێکە لە ئەو دەوڵەتەی ناوچەکە بۆ ئەمریکا دەڵێت ئەگەر وڵاتەکەمان بە ئامانج بگری ئێمە دەتوانین بگەین بە ناوچەکانی وزە و ئاسایشی وزەی ناوچەکە. ئەمە پەیامەکەیە. پەیامی دووەم بەداخەوە پەیامێکی سیاسیە بۆ ئەوەی سەرکردەکانی هەرێمی کوردستان سازش بکەن و فشاریان لێ بکرێ بەشێک لە خاڵەکان بۆ پێکەینانی حکوومەتی ئایندە قبول بکەن. بەڵام لێرەدا من یەکێکم لە شەڕانگێزە کۆنەکان شەڕکەرە کۆنەکان و تا ڕادێک شارەزایی سیاسیم هەیە. سەرکردەکانی هەرێمی کوردستان خەبات گێڕن و ئازادخوازن. ئەو کەسێک کە ئازادخوازە چۆک دانانێت و ئەمە مێژووە لە سەردەمی مەلا مستەفای نەمرەوە، لە سەردەمی پاشاکانەوە و دوایەوە کە عێراق بوو بە کۆماری و شیوعیەکان و بەعسیەکان و سەرکردەکانی هەرێمی کوردستان هەرگیز چۆکیان دانەناوە، بەڵکو دەمێننەوە لە پێناو گەلی هەرێمی کوردستان. بۆیە ئەمە ئەو نەزانی سیاسیە کاتێک فشار لە هەرێمی کوردستان دەکەی، فشار لە سەرکردەکانی هەرێمی کوردستان دەکەی کە خەباتگێڕن و ئازادی خوازن، من پێتان دەڵێم ئەو لۆکێ لە گوێت دەرکەمە ئەوان جانەبێ عەمید. هەڵبەتە ئەvê هێرشێکە تیرۆریستی تێتە بنافکردن، ئەف هێرشاتێککردن بۆ سەر vê deverê ew ev carayekêm nîne 11 hêrişe bû ser Kormûr tê kirin. Gelo yanî ji aliyê serbazî ve û teqeniya serbazî ku nihal berdestê artişa Iraqê ya bi zehmet e ev grupa ev kesê bêne destîşan kirin. An bû heta beriya çandekê jî lîjna hatibû pêkînan sebaretê hêrişkirin bû ser jêrxana wize li Herêma Kurdistan li zaxwe heta digihîte menteqa germiyan lê navneha naşkira kirin. Bû nave eşkira naket. Bû hez di berpirsaretiye naket. Ev bixwe çi hêmayekê gelo.
هذه اللجنة ئەم لیژنەیە التحقيقية لجنة أبعد ليكولينوية. عنها قاسم العرجي شنو السبب لا أحد يعلم. المهم قاسم عرەزی لی دوور خرایەوە هۆکارەکە چێ کەس نازانێت وڵاتێکی ناوچەکە هەیە هەوڵ دەدات ئاسایشی نیشتیمانی و نەتەوەی هەرێمی کوردستان زیان پێ بگەێنێت بە تایبەتی ئاسایشی نیشتیمانی و نەتەوەی هەموو عێراقیش بەگشتی ئەوەش زۆر ڕوون و ئاشکرایە. پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا هیچ ئیرادەیەک لەلایەن حکوومەتی فیدراڵەوە هەیە بۆ ڕاگررتنی ئەو هێرشانە ئەگەر ئیرادەیەکی ڕاستەقینە هەبە ئەو کاتە بە دوواداچوون بۆ کەسانە دەکرێت لەو کاتەوەی کە لە یەکەم هێرش کرا ئەگەر یەکەم نەبا دووەم هێرش دووەم نەبێت سێم 11 جار هێرش کراوە سێم نەبووە چارەم هێرش بە دوواداچوونی بۆ دەکرا بەڕێزم کەواتە ئیرادەیەکی ڕاستەقینە نییە بەڵام ئەگەر ئەو ئیرادە ڕاستەقینەیە هەبووە لە دووەم هێرش سێم چوارەم یان پێنجەم یان شەشەم ئەو کاتە زانیاری هەواڵگری کۆ دەکرایەوە لایەنە هەواڵگریەکان و هەواڵگری سەربازی ئەو زانیاریانیان کۆ دەکردەوە لەسەرەوەی کێن ئەو کەسانەی هێرش دەکەنە سەر کێڵگەی کۆڕما بۆیە ئەو ئیرادەیە نییە برای بەڕێز هەرچەند سەرۆک وەزیران ئەگەر سوودانی بێ کازمی بێت یان ئەوەی دەبێتە سەرۆک وەزیران پرسیارەکە ئەوەیە ئیرادەی هەیە ئەگەر ئیرادەشی هەبێت توانای و کەرستەی هەیە بتوانێت ئەو گروپە چەکدارانە گروپی لە یاسا دەرچوو کۆنتترۆلکە من ناڵێم ئەو گروپانی لە دەرەوەی دەوڵەتن لەو خاڵەت تێبگەن هیچ گروپێک نییە لە دەرەوەی چوارچەوەی دەوڵەت بێت دەڵێن گروپ هەیە لە دەرەوەی چوارچەوەی دەوڵەتە و چەکی لە دەرەوەی یاساهەیە ئەمە درۆیەکی گەورەیە چونکە هەموو گروپەکان موچە لە دەوڵەتی عێراق وەردەگرن هەر هەموویان ملیاران وەردەگرن ئێران ناتوانێت ئەو ئابوووریەکەی زۆر وێران ملیاران دۆلار بۆیان خەرج دەکرێت خۆراک کەرستە شوێنی مانەوە ملیارانیان بۆ خەرج دەکرێت هەموو ئەو گروپانە دەتوان ناویان لێ بنین گروپە چەکدارەکان کە چەکیان جوانە لە دەرەوەی یاسا نەک لە دەرەوەی دەوڵەت وەکوتە گوتی ئەف گروپین چەکدار هەموو بگومان فۆرمێکی یاسایی وەرگرتیە و پارە و چێکیان وش دەوڵەتی وەرگرن و ئیدی بسەری خۆش دتەقینن بێک و هیچ بەرپسەرەتێکە دەوڵەتی سەربین کەواتە ئەvê هێرشێ کارڤدانên جددی لە پەیخوانینە باجۆزخانە ئەمریکا دوو شەف ڕاگەهان گوام ئامادەینە وان سەدەمان دەست ئالیکار بین بە حکوومەتە هەرێمێ و ئەف جهە پێ بێنە پاراستن حکوومەتە هەرێمێ داخوازی سیستەمی بەرگریە ئاسمانی بوو ژێرخانە خەیاوزە مەدەنی دیکەت دیدناتە vêcarê gel û ئەمریکا مجتە پشتەبانیە بکات حکوومەتە عێراقی jî wêgeytewê qenatê tuzanî dever hemû di guhartinan daye nûnerê taybetê Trump bû Iraqê dirê daye berev Bexda bêt. لا شوف هذا نەخێر سیرکەن ئەمە بابەتێکی ئاڵۆز چونکە هەرێمی کوردستان برای بەڕێزم ناتوانێت داوای ڕاستەوخۆ داوای چەک بکات لە ئەمریکا لە بریتانیا لە فەڕەنسا دەبێت لە ڕێگەی حکوومەتی فیدرالیەوە داوا بکات چونکە پێشمەرگە بەشێکە لە سیستەمی بەرگری عێراق بە گوێرەی دەستوری بۆیە کێشەکە لە حکوومەتی فیدرالیە چونکە زیاتر لە 62 جار هێرشکراوەتە سەر هەولێر و 11 جار هێرشکراوەتە سەر کێڵگەی کۆرمۆر بۆیە حکوومەتی فیدراڵ کاتێک سیستەمی بەرگری هەبێ سیران بێ یاخۆ هەر سیستەمێکی بەرگری ئاسمانی تەنانە دەگەر ڕوسیش بێ یان لە کۆریای باشوورەوە هاتبێ ئەو سیستەمانن کە بەرگری ئاسمانی عێراق بەرگری ئاسمانی بەرگری هەرێمی کوردستان دەپارێزێ هەرێمی کوردستان ناتوانێت خۆی ئەو کارە بکات دەبێت لە دەستور تێبگەین کەواتە کەم تەرخەمی لە کوێوەیە لە حکوومەتی فیدرالیەوەیە ئەو بەرگری ئاسمانیەی بۆ پاراستنی دامەزراوە سەروەریەکانی هەرێمی کوردستان دابین نەکردووە چونکە بەڕێزم ئەو کێڵگەیە هەر کێڵگەیەکی ناوتی سەروەریە فڕۆکەخانە سەروەری چەند جار هێرشکرات سەر فڕۆکەخانەی هەولێر کەواتە هێرشە بۆ سەر سەروەری عێراق
چەند جار هێرش کراوەتە سەر کێڵگەکانی هەولێر هێرشە بۆ سەرسەروەری عێراق وكلها و هەموو ليس لديها الإرادة ئەو للدفاع. ئیرادەیان نییە بەرگری بکەن اسمعني براکەم موضوع واحد. گوێم لێ بگرن بۆ ئەم إحنا لا بابەتە نهتم بالكشف. ئێمە گرنگی بە ئاشکراکردن نادەین ئاشکراکردنی ئەوانەی تێوەگلاون ئەمە درۆیەکی گەورەیە دەبێت لە ناو هەرێمی کوردستان ئەمانە دادگای بکرێن بۆچی کاتێک کێڵگەکانی هەولێر کێڵگە نەوتیەکانی هەولێر بردومان کرا هێرش کرانە سەر چەند کەسێک دەستگیر کران و تەنانەت ناویشیان شاردرایەوە ئەوەی کە هێرشەکەی کرد و موشکی گرادی من بە دووری دەبینم موشکی گراد بێ لۆ بڕواایەدام فڕۆکە لە باشووری ڕۆژهەڵاتی سلێمانیەوە درۆن ئاراستەکرا بێت زۆری شاهد 101 بووە ئەوەی کە ئەو هێرشەی کردووە کەسێکە بووە فەرمانی پێکرد جناب عميد وهنالك بس اسمح لي بس ڕێگەم پێدا و دەوڵەتێک هەیە فەرمانی پێکردووە چونکە ئەمانە فەرمان لە وڵاتێکی دەرەوەی عێراق وەردەگرێت ئەوەی دەبێت ئاشکرا بکرێت ئەو کەسێک کە هێرشی کردووە لەلایەن لایەنێکی سیاسی و فەرمانی پێکراوە و ئەو لایەنە سیاسیش ئاشکرا بکرێت کە پەیوەندی بە دەوڵەتێکی دەرەوە هەبێ هەموو ئەوانەی دەستگیر کراون لە کە هێرشیان کردە سەر کێڵگە نەوتیەکانی هەولێر بە ڕێکەوتنێکی سیاسی ئازاد کران ئەوەی شامی کوشت سزاکەی لە سێدارەدان بوو بەڵام ئازاد کرا لە بەغدا ئەوەی خۆپشاندەرانی کوشت 800 خۆپشاندەری کوشت هەموو ئازاد کراون ئێستا بۆیە گوتیان لە 72 کاتژمێر تاوانبار دەستگیر دەکەین بەڵام کێ دەستگیر کرا بە ڕێکەوتنێکی سیاسی دواتر ڕێکوتنێکی سیاسی نێوان گروپەکان و حکوومەت ئازاد دەکرێت بۆیە داوا دەکەین ئەوەی کە هێرشیان کردووە کێڵگەی هۆرمۆڕیان بامانج گرتووە لە ناو هەرێمی کوردستان دادگایی بکرێن و ئەو لایەنە سیاسیش ئاشکرا بکرێت کە فەرمانی پێکردوون هێرش بکەن و ئەو کێڵگەی بامانج بگرن و هەروە ئەو لایەنە دەرەکیش ئاشکرا بکرێت کە ئەوانە پێوەی پەیوەنددارن لەو بابەتەدا ئەو کاتەدا ڕاستی سەردەکەوێت بەڕێز عمید ئەحسان قەیسۆن شارەزای سەربازی و سیاسی لستودیە میوانێ بوو تەماشەوانێژە جەنابی عمید دیارە gelek هەک باوی دابوون و gelek باوێکی بەرفرەژی بەحسا ڕاوچێ کرد ئیدی سپاس جەنابی شكرا جزيلا أنا اللي أشكرك يا أهلا وسهلا أهلا وسهلا هلا مرحبا